بۆ ئەوەی زیاتر لە دۆخی ئەو ناوچەیە ئاگادار بین لە جموجۆڵەکانی داعش لەو ناوچەیە لەگەڵ بەڕێز لیوا مەردان ساڵح قادر فەرماندەی میحوەری قەرەتەپە حەمرینی پێشمەرگە قسە دەکەم لە کفریەوە لەگەڵم دەبێت. کاک لیوا مەردانم کاتت باش، سپاس کە لەگەڵمیت. سەرەتا دەمەوێت بڵم ینی بە تایبەت لە سنووری غەڕە و پەلکانە جموجۆڵەکانی چەکدارانی داعش زۆر دەبینرێن. ئێوە بۆتان دەرنەکەوتووە ئەم چەکدارانە لەکوێوە دێن، چۆن لەو ناوچەیە خۆیان حەشار دەدەن، بۆچی تا ئێستا نەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێت؟ ئەم کاتەی ئێوەش بە دیارە چەکدارانی داعش لە ساڵی 2007 کە حکومەتی عێراق ئەو کاتانە لە بەیانی ختامی ئۆپراسیۆنە گەورەکانی ئەنبار ئەو منتیقانەدا گوایە چەکدارانی داعش کۆتایی هاتووەوە هێزێک نەماوە بە ناوی داعش، بەڵام بە پێچەوانەوە ئێستا سەرەڕای باڵادەستی چەک و تەکنۆلۆژیای سوپای عێراق و هەماهنگەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ سوپای عێراق، بەڵام چەکدارانی داعش ئێستا لە تەواوی ناوچەکانی عێراقدا بە تایبەتی لە ئەنبار و لە مووسڵ و لە دیالە و لە تکریت و لە باکووری دووسخڕماتوش کە کاتە ئەو جیوبەی کە لە بینی ئێمە و سوپای عێراق و ئەو ناوچەی پەلکانە و غەڕە و تاوێرکەوە و قوڕی چای و بەلێەوە ئەو منتیقانی هاتوۆتە ناسین، ئێستا چەکدارانی داعش لەوێن. دیارە سوپای عێراق بۆ ئەو چارەسەرکردنی ئەو سنوورە یان پڕکردنەوەی ئەو بۆشایانە کاتی خۆی دوو لیوا بەڵام کاک لیوا مەردان ینی ئەو لیوانەی کە باسیەکەی هێشتا ئیتر بە هۆکاری نەبوونی بودجێ بە هەر هۆکارێکی دیکە تا ئێستا دەست بەکار نەبوون لەو ناوچانە. هیچ وادەیەکی نزیکەیە بۆ دەست بەکاربوونیان یاخود هیچ نوکتە و بازگەیان بۆ دیاری کراوە کە لەوێ دەمێننەوە؟ ئەوان تا ئێستا لە ڕووی شوێنەوە شوێنشیان بۆ فەوجەکانیان دیاری کردووە، مەسەرەن خانەقین فەوجێک بۆ قەرەتەپە و خانەقین و جەبارە و بۆ دووز و تا منتیقەی کەرکووک لەوێ فەوجە جێگیری بێ، بەڵام بەڕاستی لە ڕووی ئەمەلیوە تاوەکو ئێستا ئەو لیوانە بڵێن لیستی موچیان بۆ نەبەستراوەوە لە سەربازگەیەکە کۆ نەکراونەتەوە و ئامادە بکرێن و ئەرکیان پێ بسپێرێ. ئێمە لەگەڵ سوپای عێراق چەندین لە یەک تێگەیشتن و دانیشتمان کردو، ئۆپراسیۆنیشمان کردووە. ئەو ناوچەیەوەکو ئەوەی کە ناوچەیەکی یاخی بێت لە پێشمەرگە یاخی نییە، هەموو کاتێک ئێمە ئەتوانین ئەو ناوچەیە کۆنتڕۆڵکەین، بەڵام تا ئێستا عێراق موافق نەبووە لەسەر مانەوەی هێزەکانی ئێمە بە تەنها یان لەسەر مەسکی هاوبەش بە هاوبەشی بیگرین و بیپارێزین. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئێستا جموجۆڵەکانی داعش لەوێ زیاتر بێت؟ بە دڵنیاییەوە ئەوە ئەمە درزێکە، ئەمە دەلاقەیەکە، ئەمە ئەوانە ئیسفادەی لێکەن و تیرستانی داعشەوە شوێنێکە کە شوێنی هێزی پێشمەرگە و شوێنی سوپای عێراق و بۆشایی لە بینی هەیە. ڕەنگە چاوی تەکنیکی کەمتر لەسەریان بێ، بەڵام ئێستا لە ناوچەکانی تبج و حەوزی حەمەین و شوێنەکانی تر هەموو ڕۆژێ عێراق و تاری چاودێری ئەوانیان بەسەرەوەیە تا حدێک کە تەنگەتاوە بندێنە منتیقانی ئێمە منتیقێکی ئامینە. ئێمە بە ئەوە بە ئۆپراسیۆنی بڵین ئەشوایی ئەوانە ناکرێ، ئەکرێ ئەو منتیقا چەند نقاتێکی مشتەرەکمانە بێ و هێزمان سابت بێ لەوێەوە بۆی ئەو خەڵکەش کە لەو منتیقا ئەژێن بتوانین ئۆقرەی و ئاسایش و ئارامیان بۆ بگەرنەوەکو باقی هاوڵاتەکانی تر کە لە ناوچەکانی تر ئێستا هێزی پێشمەرگە بۆتە لەمپەرێک لە بەردەم تیرۆریستانی داعشەوە توانێتی بە جوانی ژیانی خەڵک لێە بە ئاسوودەی فراهم بکات. باشە، کەی دەست دەکرێت بە چالاکی ئۆپراسیۆنەکان بۆ ڕاوەدوونانی چەکدارانی داعش؟ چ دڵنیاییەکە دەن بە دانیشتوانی ئەو سنوورە بە گوندنشینانی ئەوێ؟ ئێمە لە دوو ڕۆژی ڕابردووە دیارە وەفدێکی سەرۆکایەتی ئەرکانی سوپای عێراق هاتە فەرماندەی هاتە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ سەرۆکی ئەرکان و ستافی ئەرکانی وەزارەتی پێشمەرگە کۆبوونەوە لە یەک تێگەیشتن هەبوو بۆ ئۆپراسیۆنێکی هاوبەش، بەڵام ئەو ئۆپراسیۆنە ئەوان خۆیان بە تەنها کردیان و لە کاتێکی زۆر درەنگە بەبێ ئەوەی نەخشەی ئۆپراسیۆنەکەی خۆمان ئەرکەکەی ئێمە سنووری بەشداریکردنی خۆمانی تیا بدۆزینەوە ئەمان ئاگادار کردەوە و منیش ڕەتم کردەوە کە بەشداری ئۆپراسیۆنێکی وا کوتوپڕ بکەم کە ئێمە پێشتر ئۆپراسیۆنمان کردووە، دانیشتنی هاوبەشمان بۆ کردووە و
نەخشەماندا ڕشتەوە نەخشەکە لای هەردوو لامان هەبووە ئەم جارە ئەوان بەبێ هەر بە شەفەوی ئێمان بەشدار پێکردووە من بۆ خۆبڕەتم کردەوە بەڵام ئێمە توانین یەسەر لە هەموو کاتێکە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان خۆمان ئۆپراسیۆن بکەین بەڵام وەکو باسم کرد ئەگەر ئۆپراسیۆنێک نەبێتە مایی مانەوە و دروستکردنی خاڵی چاودێری بەهێز لەو منتیقانە ئەوە هەم وەکو جاری جاران ئۆپراسیۆنەکەین لە 24 ساعتە یان کەمتر ئەگەڕێینەوە و داعش ئەتوانێت دزە بکاتەوە بۆ ناوچانە. باشە با پرسیارێکی دیکە بکەم کاک لیوامەردان ینی ئێوە هیچ زانیاریتان هەیە لەبارەی ئەوەی کە گوندنشینان یا خەڵکی ئەو ناوچانە بەنهێنی هاوکاری داعش بکەن ینی ئەوان کە دەتوانن وا بە ئاسانی بسوڕێنەوە لەو ناوچەیە هیچ هاوکاریەک دەکرێن؟ من تۆ باسی گومانت کرد من ئەگەر شتێک قەتعی نەبم گومان خراپە بەڵام دڵنیا بە ئەگەر ڕێکخراوێکی تروریستی وەکو داعش بەو تۆکمەی و بەو دیسپلینی کە هەیەی و بەو هەڵگری ئەو ئەفکارش کە ینی ئەو واقعیان ئەو زەمینە سازیە لە ناو میلەتەکە ئێمەش زەمینەی هەیە من پێم وایە داعش ئێستا ڕەنگە لە ناوچەی ئەوێ قوڵترشی جێپێ هەبێ و گومان بکرێ گوزەری کردی بێ بەڵام ناکاتە دەلیلی و ئەوانە ئێمە بەیانی ئاسایشی ئاگادار بکەین و بچن بیانگرن. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز لیوا مەردان ساڵح قادر فەرماندەی محوەری قەرەتەپا حەمرینی پێشمەرگە زۆر سپاس کە لە کفریەوە لەگەڵم بوویت.